ڕۆژباش گۆهدار و تەماشەوانی رادیۆ BRFM مێ بەشەخۆی هەفێڤینی بدەن دەستپێکردن لاڤا سبەهێ مژارە مەجێ مێ بەحسا کۆمیتەیە کواتیە کوێکردن داکو چاودێریە کرینا بەرهەمێ گەنم بکە زەدەترا گاهیان زانیاریان جێبرێز مەسعود یوسف ڕێڤەبەردە کۆمیتەیە چواندنی باژارە قامشلێدە کۆدنریا تەلیفۆنێرە لەگەلمەیە ڕۆژباش بريز مسعود صباح بخير بقى روجباش ومرحبا قالك سباس اما دسبكي كاري كوميتايا ويا شوباندنا كرينا برهمي جنم كاري وانا سبكن بچرنگيا بله ما مسنا نهاف قوميتا سر استا انتونا قام شروحاتي اباك اف قوميتا ما فينا که شوپاندنا آلیا کار کریاریا گنم نقابا جودکار و سازیا زراعت و شرکت ده اف قومیتا ها شارنده ما هاتی آواکرن زراعت شوپاندنا مجلسه کانتونی ابوریا مجلس و یکیتیا جودکارا یا کانتونا قامش بله ودەست پێکردی هون جەولاتانیان سەردانە کۆمپانی و شەریکاتان سازیان دەکەن مەبەستەوە ژەڤەیە کێشیە هون دکارن ژمەر شیرۆڤە بکەن بله ناو ناکە تەنسیقامە شرکەتێرە هەیە و مەجلیسێ کانتۆنی چێ دەستگرێک ژملێ جۆتکار وەرێ یەک کیژە مەجلیسی ناحیا بێ بەددا بێ کۆمینێ دەربکەوێ یەکیتیا جۆتکارە دەربکەوێ تێvê قۆمیتێ ئەف قۆمیتە دیرەک شۆپێنێ ئان بە بەردەفکێ وێ مەرکەزێرە نیقاشتکێ دکێ ئەنجامەکێ و ئان شرکەتێرە تەنسیقا خۆتکێ و چارەسەر بێ یعنی هەگەر جۆتکار گازنەوە هەبن دکارن تێکلی یەکسەر بوەر بکەن بله دریا مەجالسێ خۆرە دریایەکیتیا جۆتکارارە ئەو گازن هێجەمە ئەم دەورە خۆت شۆپێنن چارەسەر بکەن بەحسا ئامادەباشیان جاهزیەتە ناوەندێن کرینا بەرهەمێ گەنم بکەن گەلۆ هاتنە پاقشکردن حەتانی کیژان ڕێدەیە حازرن داکۆ بەرهەمێ گەنم وەربگرن نها دەستپێکێدا بەرنامجێمەی ئەوەلیدا جەوڵاتی خۆمە خلاص کردن هەمی مەراکز و تەنسیقێمە شرکەتێرە و جبینێمە ئامادەکارن دملێ کادرێ بەشەری دملێ غرفێ تەحلیل و مەخبەرێ دملێ تاقیما مەراکزە ئەم بێژن سەوامە ئەف دملێ میزینێدا ئەف سیستەما خۆ تمام حازرکردنە و دەستپێکردنە لە مەرکەز ناژی کریاریە دەستپێکردە باشە گەلێک سپاس سابرێزە مەسعود یوسف گوتنێک داوی هەن دخوازن چ ببێژن داویە ینی کار باش مەشێ بەس ئەم بهێوینە جۆتکارژی ئاریکار بێت چ پسگرێک چێ ببێ یەکیتیا جۆتکارەوی باژاری هەیە مەجلسێ خۆ هەیە برەنگەکیە چارەسەر بێ و بکێ مافێ خۆ بەێ زۆر سپاس مەسعود یوسف ڕێڤەبەردە کۆمیتەیە چواندنیە باژارێ قامشلێدە بمێنێت خێر و خۆشیێدە قادار و تەماشەبانێن ما پشتی وێ ناوەرێ لە بەندی مەبن